كل بخل بطاقة مكان خوا ما يخوش ويست أدينتني لسرتوني شاين داين زورة مالكن قرياني ناوي قربان بپوره یەکتی شازت لۆ دێنم ئەو گریانەی ناوێتن کچێکی جوان خانەدان سەدقاتی ئەوی بینیت ئەوە ژیان نییە من تێدایمە ئەوە ژیان نییە خوا گەورەیە کوڕم الو هۆشک کوڕی خۆم ئەمە ئەحسانم بابی لەیلەی باجۆم لێ ڕابگرم ئەو ڤیدیۆی ئەنگۆ دیتان ئەوە بوختان و هەمووی درۆیە ئەوە باسی ستەکەی کاچی خۆم ئەوە ئیشی کەونە بەعسێک و بەرامبەر بە منی کرد ئێستا کەش دەنگەکەتان لۆ دەنێرم بە خۆت بڕیاری لەسەردە باشە بڕم لێ بینێرە دەکەی بەسەر چاڵاوە چ بووە بابی لەیلای بوو دەیگوتەوە بوختانە ئێستا بەڵگەکتانە بۆ دەنێرم کوڕە کوڕم باوەڕ بۆ قسانە مەکە باشە بۆ ڤیدیۆکەتان بە چاوی خۆ نەدی بەرەوەڵە بە چای خۆمانی دی چ ئەوە تەوە ناگە جوێ بدەین جوێ بدەین كاكسان كاكسبين ليلك استنى قولي باكترا باشە دوو نەسانی من ئەو ڤیدیۆیانە چێ بڵاویتەوە مسلم قرن استابوتان باستكم دەباچی کە کچەکەم باچیکە او فيديو لسر ليلك استابلا وكريتو ومختانو راسنيا او برنامج اي درس كرايا گوێتان بوو باوکە ئەبێ ماڵی هۆشنگ باوەڕ بکەن کچم لۆ باوەڕ ناکەن ئەدی ئەو سەوتەکەمان لۆ نەنات باوکە ئەو مۆزوعی جەمیل زۆر قەلەقی کردوم بابا بەڕاستی ئەمش زۆر قەلەقم نازانم لەبەر چ ئەو پیاوەت کوشتیە ئەوە دەتانەیە ئەو بابەتەی بزانم قابلە نەمانەوەی ئەرێ وەڵا دەباشە من ئێستا لۆتانی دەجێڕمەوە لە ئاخیری بە خۆتان بڕیارتان